ئاشکرا ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە بایکۆت لە سەرجەم یاخود لە زۆرینەی خوێندنگاکان لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی سربەخۆی گەرمیان و هەڵەبجە ڕاگەنرا کە ماوەی چەند مانجێک خوێندن دواخراو ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان گرفتی بۆ پرۆسەی خوێندن دروست کرد. هەڵبەت وەک پێشتر باسم کرد لە ئیدارەی گەرمیانیش بایکۆت هاوشێوەی ناوچەکانی تر ڕاگەیەندرا. بزانین ئەم ساڵ پەروەردەی گەرمیان بە دیاریکراوی یاخود پەروەردەی کفری پلانیان چیە توانن بۆ ساڵی داهاتوو قەرەبووی ئەو گرفتانی ساڵی ڕابردوو بکەنەوە. با سوپاسەوە بەڕێز ئیسماعیل سەمین بەڕێوەبەری پەروەردەی کفریم لەگەڵایە لە شاری کفریەوە. مامۆستا ئیسماعیل بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سوپاس بۆ ئێوەش بەیانی ئێوەش باشتر و بەیانی بینەرە خۆشەویست و بەرەزەکانتان باشتر بێ ئینشاءڵڵا. زۆر سپاس. مامۆستا ئیسماعیل باش سەرەتا لەوە دەست پێکەین. هەڵبەت من لە سەرەتاوە ئاماژەم بەوەیە ساڵی پار بۆی بایکۆتەوە چەند مانجێک پرۆسەی خوێندن دواخرا. وەک بەڕێوەبەرێتی پەروەردەی کفری پلانتان چییە بۆ ساڵی داهاتوو؟ بۆ ساڵی داهاتوو پلانی تایبەتیمانەیە بۆ ساڵێکی ئینشاءڵڵا پرۆسەی پەروەردە و خوێندن دەست پێکەین. بەڵام سوپاس بۆخوا وەزارەتی پەروەردە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ڕێژەیەکی باش کە بوجە دابین بکە لە ئەم مانگی هەشتا کە ئێستاکێ بەردەوامین لە قوتابخانە خوێندنگاکان بۆ ئەوەی قەرەبووی ئەو بابەت و ئەو پۆلانە بکەینەوە کە گرنگن لە پرۆسەی پەروەردەدا. بەڵێ مامۆستا ئیسماعیل کردنەوەی خولی هاوینە کاریگەری هەیە لەسەر قەرەبووکردنەوەی پرۆسی خوێندن لە ساڵی پار؟ خولی هاوینە ئێمە وەکو خولی هاوینەی تایبەت خولی هاوین هەیە لە قوتابخانەیەکمان، بەڵام وەکو خولی هاوینەی قەرەبوو لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەڵێ ئێستاکێ لە حەوت بنکە و ناوەندی قوتابخانەکانی ناوشار ماوەی هەفتەیە کە بەردەوامە و بەشێکی باش لە قوتابیان و خوێندکاران لەو پرۆسەی قەرەبووە بەشدارن. بەڵێ مامۆستا ئیسماعیل ئەم هەوڵانە ئەم خولانە قەرەبووی پرۆسەی خوێندن نەکاتەوە کە ساڵی ڕابردوو پەچی کەوت بوو کاریگەریانە بێ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر باش قەرەبووە کاتەوە. بڵێ بەڵێ مامۆستا قوتابخانەکان بۆ ساڵی داهاتوو لە کفری گونجاون یاخود قوتابخانە هەیە پێویستی بە نۆژەنکردنەوەیە نۆژەن کراوەتەوە یاخود نۆژەن ئەکرێتەوە؟ ئێمە ساڵی ڕابردوو 16 قوتابخانە و ناوەندی خوێندنی خوێندنگاکانمان ناو شار لە لای حکوومەتی هەرێمەوە بودجێ بۆ دابین کرا و نۆژەن کراوەتەوە. چەند قوتابخانەیەکی کۆنمان ماوە کاوانێشە ئومێ دەکەم ئەمساڵ بچنە بواری نۆژەنکردنەوە و تا ڕادەیەکی زۆر باشین لە نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە. مامۆستا ئیسماعیل بە دیاریکراوی چەند خوێندنگە لە ئێستا پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە لە سنووری شاری کفری؟ نزیکەی حەوت قوتابخانە لە ناوشارە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و سەرجەم قوتابخانەکان و خوێندنگاکانی تر نۆژەن کراونەتەوە. بەڵێ مامۆستا سەبارەت بەکردنەوەی پەیمانگایەکی تایبەت بە زمانی ئینگلیزی کە بڕیارە بکرێتەوە هەوڵەکان لەو بارەیەوە بەچی گەشتووە؟ ئێمە خۆمان ئامادە کردو و چاوەڕێی فەرمانی وەزارەتی پەروەردەین و شوێنیشمان بۆ دیاری کردەوە ئینشاڵە لە ئایندەیەکی نزیکدا بڕیارەکان و فەرمانەکانی بۆ دەرەچێ و دەست بەکارە بێت. بەڵێ مامۆستا ئیسماعیل ئەو بڕیاری دابەشکردنی زەوی ئەو مامۆستانە ژەگرێتەوە کە پێشتر گرێبەست بوون لە ساڵی 2020 لە ماوەی دوو ڕۆژە فەرمانێک لە وەزارەتەوە هاتووە بڵێ ئەو خزمەتەی کە بە گرێبەست بوو بۆیان هەژمارە کرێ و لەگەڵەوەی کە کران بەگشتی ئێستا لە سبەینەوە ئاگاداریمان لێداوە سەرجەمە مامۆستانیش دەتوانن فۆرمی وەرگردنی زەوی پڕ بکەنەوە. بەڵێ مامۆستا ئیسماعیل بە پرسیارێکی کرد لێ بکەم سەبارەت بە خولی هاوینە چکە مەبەستمە خولی هاوینە هەڵبەت کاریگەری هەیە لەسەر پەرەپێدانی توانای خوێندکاران چەند بنکە دابین کراوە بۆ خولی هاوینە؟ حەوت بنکە لە سنووری پەروەردەی کفری وەزارەتی پەروەردە بڕیاری لەسەر داوە و بودجەی بۆ تەرخان کردووە. بەڵێ مامۆستا بۆ ساڵی تازە بەنیازن بینای تازە یاخود لەلایەن وەزارەتی پەروەردەوە هیچ هەماهەنگێکەیە بۆ ئەوەی بینای تازە دروست بکرێت بۆ ساڵی داهاتوو بێت یاخود بۆ داهاتوو بێت بۆ نمونە؟ خۆی ئەبێ بۆ داهاتوو بێ لەبەرەوە لە ماوەی ساڵێکە بینای نوێ تەواو نابێ، بەڵام ئێمە داواکارین حکوومەتی هەرێم بینایەکمانەیە لە
گەڕێکێکی نوێیە، گەڕێکی هەواری نوێ ساڵانێکە لە 2014ەوە وەستاوە. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریمان بکە. ئەو بینایە زۆر گرنگە لە بەرەوەی خوێندگار و قوتابیانی ئەو گەڕەکە دابەش بوونە بەسەر قوتابخانە خوێندنگاکانی نزیکی ئەو گەڕەکە و مایەی هیلاکی و ماندووبوونە بۆیان لە زستان و هاویندا بۆ هاتوشۆکردن بۆ داوام لە قوتابخانە و خوێندنگاکان. بەڵێ مامۆستا ئیسماعیل گرفتی مامۆستا بە شێوەیەکی گشتی چارەسەر کراوە لە خوێندنگاکان بە دیاریکراوی مەبەستم میلاکاتە. پارادێک ئێمە زۆر باشین کێشێکی ئەوتۆمان نییە و ئەگەر دەرفەت هەبوو بتوانین وانەبێژی نوێژ دانین ئەوە ئەچینە باری نایەبەوە. بەڵێ مامۆستا ئیسماعیل تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان بۆ مەسلەی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان؟ ئایا ئەو ڕێکخراوانە تا ئێستایی چەنگاوێکیان ناوە یاخود بەنیازن لە داهاتوە هەماهەنگیتانە بێ لەگەڵ یانە؟ ساڵانی پێشتر هەبوو بەڵام بە شێوازێکی زۆر سەرەتایانە هەبوو. نۆژەنکردنەوە لە ناو قوتابخانە خوێندنگەکانە پێویستی بە هەموو بوارەکانە، بواری بینا و کارەبا و ئاوەڕۆ ئەمانە پێویستە، بەڵام ڕێکخراوەکان لە بوارێکی زۆر کورت و کەمە ساڵانێکی پێشتر زۆر پێشتر، بەڵام ماوەی چەند ساڵێکان نەخێر هیچ ڕێکخراوێک نییە بابەتە. بەڵێ بەڕێز مامۆستا ئیسماعیل سەمین بەڕێوەبەری پەروەردەی شاری کفری سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵ مابووی سەرکەوتوو بن.